خوای گەورە دەربارەی ئاژەڵ یاخود دەربارەی ئەو باڵندانەی لە ئاسمانە و دەفڕنیان ئەوانەی لە ناو دەریاکانن دەفەرمێ ئیلا ئومەمون ئەمثالوکم وەکو ئێمەی مرۆڤ خوای پەروەردگار خەڵقی کردوون و ڕزقیان دەدا بۆیە کوشتنیان بە هیچ شێوەیەک دروست نە ئیلا لەم چەند حاڵەتە نەبێ ئەوانەی کە ماڵین دیارە بۆ خزمەتی مرۆڤ بن ئەوانە ئاساییە بە هەر شێوەیەک خزمەتی ئایا بۆ خواردن بەکاردێنیان بۆ ئیشکردن ئەوە شتێکترە بەڵام ئەوانەی کە چێوین لە چیاکانیان لە شوێنیان لە ناو دەریاهان یان ئەوانەی کە دەفڕن دەبنە دوو بەش ئەوانەی کە زەرەریان هەیە بۆ مرۆڤ یان بۆ ماڵی مرۆڤ ئەوە ئاسایە لە حاڵەتی ئەوەی کە زەرەرەکان زۆرە بکوژرێن بەڵام ئەوانەی کە بێزەرەرن دوورن لە ئێمە بە هیچ شێوەیەک نابێ بکوژن بۆ خۆشی خۆمان هەربیان کوژنەوەکەوەی کە ڕاوچەکان هەندێک جار دەیکەن لە یەک حاڵەت کوشتنیان جایزە ئەگەر بیان خۆی پێویستت پێیان هەبی بەڵام لە شوێنێکە بیان کوژی فڕی دە یاخود نیشانە شتێنی پێ بکەیت بە هیچ شێوەیەک جایز نییە چونکە ئەوانە ژیانیان هەیە بێچیان هەیە و ڕزقی خۆشیان هەیە